خۆشەویستەکانم بۆ خوایە ئێمە لە ژیانێکین ئەگەر مەلیکەکان پێمان بزانن یەم بە زۆر ئەوەی لە دڵمانایە لێمانی داگیرەکەن خاک و نەوت و ئاو و پارەمان داگیر ناکەن بۆیە هەچەندێ لێرانەیە بمێنینەوە هێشتا هەرکەمە پێویست ناکا ڕاکەین نەباخ نەخان و نەماڵ نەشەهادە نەپارە نەجەوازی نێدۆڵەتی نەئیقامە هیچ شتێ دڵی خۆش نەکردین بۆ چکە هەر ڕامان کردو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێمانە فەرمێ بۆستە فمن من كانت الآخرة همه جعل الله غناه في قلبه وجمع له شمله وأتته الدنيا وهي راغمة هەر کەسێک یەک هەدەفی دانا لە پێناوی ژیانی خۆیان وتیە بێت بگەمە قیامەت دڵم خۆش بێ ئاسوودە بم ژیانێکی ئەبەدی بکڕم ئەبێ لە ناو بەهەشتا ئیقامە بەدەست بێنم ئەبێ جەواز و ڤیزەیەکی ئەوێ لێ بم ئەفەرمێت جەمع له شەملە خی گەورە کارەکانی بۆ کۆ کردەوە مشکلەکانی بۆ حەل کرد نەکێشەی ماڵی هەیە نەکێشەی مناڵی هەیە نەکێشەی پارە و سەرۆت و سامانی هەیە نەکێشەی نەفسی هەیە وأتته الدنيا وهي راغمة أو پشتی لە دنیا هەڵکردە و دنیا بەدوایە ڕاکات الله ومن كانت الدنيا همه أي أوي دنياي کرد بە خەمی خۆی ئەبێ زۆری لێ بەدەست بێنێ نا جعل الله فقره بين عينيه فەقیرەکە خاتە ئێرەوە هەموو دنیای هەیە بەسی چی نییە هەموو دنیای هەیە ناوێری بیبەخشێ هەر ئەڵێ بێنە هەر فەقیرە هەر داماوە بە دیار پارەیەکەوە کەوتووە حرەسێ بە دیارێ و نازانێت چی بکە پارەیەکی وەکو حەسەنی بەسریە فەرمێت تف لە پارەیەک هەتا نەیبەخشیت هەتا سەرفی نەکەیت چێژی لە نابینی بۆ چونکە ئینسانەگە خواردنی لەبەردەسا بێت چێژی لێ بینێ پارەوان نییە پارە ئەگەر توێ چێژی لێ بینی ئەبێ ئەو وەرەقەیە سەرفکەی بۆ ئەوەی کە ئاسوودەیەکانی پێ بکڕیت بۆی کە بژێوەکانی ژیانی پێدابین کەیت لەبەرەوە فەقیرەکە کەوت ناوچەوانتەوە ئەگەر توێ قیامەتی پێ بکڕی بۆ پارەیە ئەمەیان تاوە وفرق عليه شمله هەموو ئیشێک ئەلێ بە دوای ئاوا ئەچێ نانی نییە بە دوای نانە ئەچێ ئاوی نییە فرێ هیچی ناکەوێ ولم يأته من الدنيا إلا ما قدر له هەر ئەوەشی پێ بڕێ کە لە دنیاە بۆی دیاری کراوە